دۆستان و بیسیارانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی گوڵزاری شێر و ئەدەب هاتوونە ئاوایی واوان و لە خزمەت برای بەڕێزمان کاک حوسێن شەشەداین بەیتوێژی بەناوبانگی ناوچە. لەسەری زنیەوە خۆشەویستان وتوێژیان دەگەڵ دەکەین و سرنجی و بەرزانج بۆ ئەو وتوێژە ڕادەچێشم. کاک حوسێن جان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمەة الله بەخێر. پێشەکی زۆرتان سپاس دەکەین لەوەی کە ماوەیەک لە وەختی خۆتان لە ئیختیار ئێمەناوە لەو وتوێژەدا هاوبەشیتان کردووە. بۆ هەوڵ پرسیار بۆ ئەوەی کە جوگرانی بەڕێزمان زیاتر دەگەڵیەوە ئاشنا بن، پێمان خۆشە هێندێک لەبارەی ژیانی خۆتدا قسەمان بۆ بکەیت، ئەوەی کە لە کوێ لەدایک بووی و ئێستا چەند ساڵت تەمەنە؟ قوربان ئەسڵی لە شەرەفکەندی محاڵی یەختەچی لەدایک بوو، ئەمما وەبیرم نایە ئەگەر لەوێ پەڕیوە بووین بۆ وڵاتی شاروێرانی. لە وڵاتی شاروێرانی چەند ساڵەکانم عمر ڕابواردووە و زیندەگانیم لە وڵاتی شاروێرانی کردووە، هەتا وەختی ژنم لەوێ هێناوە. ئەو ژنم مردووە و ساڵی 15 ئەگەر مەشمولی زمانی پەهلەوی بووە کەوتومە وڵاتی سەردەشتێ، هاتوومە واوان، هاتوومە پاراستان، لە پاراستانیشم ژنی دیکە هێناوە کەوتومە پشدەرێ، لە هەڵشۆیە بووم 6 ساڵان. پاشان هاتوومەوە بووبانەی 30 ساڵی لە بووبانەی بووم. لە بووبانەی ڕاهاتوومە واوان، ئەلعان لە واوان دانیشتوم و ئەوە لێرە زیندەگانیە لێرە دەکەم. بەڵێ کاسنجان، ئێوە نێوبانگتان دەرکردووە بە کوتنی بەیتوبا و حەیران و لاوک. دەکرێت پێمان بڵێ چەند ساڵە وەکی وەبیرتان بێت، چەند ساڵە ئێوە حەیران و بەیتوبا و دەڵان و چۆن بوو کە ئەلاقەتان کەوتە سەری؟ وەڵڵاهی ئەلاقەم ئەمن کەوتە سەری هەر لە منداڵیەڕە، ئەگەر فام کردەوە کەیفم لە کوتنێ بوو، ئیشقم لە سەری بوو. هەچ کەسێک بەیتێکی کوتبا هەر جارێکی لەکن کوتبام ئیدی لازم نەبوو کوتبایەوە، ئەمن سەراسەر فێری دەبووم. بۆ خۆشم شاعیرێک بووم، ئەمما بێسەواد بووم، دەمتوانی شیعران دابنێم. بەزە شێرێکیشم داناوە لە بابەتی کوێستانێ، ئەگەر ماڵ دەچن بۆ کوێستانێ، ئەوەشم داناوە، ئەمما ئەوەم هەر لە بیر ماوە، لە بیرم نەچۆتەوە. ئەمما بازە شتێکی دیکە ئەگەر کوتوو من گەلێک شیعر چون سەوادم نەبووە بینووسم، ئەوانم لە بیر چوونەوە. بەیت و بێژ بەیتیش وەختێکی ئەگەر زمانی مەجیدی حەسەن بێریە بووە، زمانی ڕەحمان مەجیدی بووە، ئەوانە عەوڵاگۆز بووە، ئەگە بەیتان کوتووە ئەمن لیان فێر بووم. هەتا هاتوومە وڵاتی پشدەرێ. لە وڵاتی پشدەرێش خدرە ڕقە بوو، زۆر شاعیر بوو، شاعیری بابەکر سەلیماغای بوو. لە کنەوی لاس و خەزاڵ و خەز و سیامەند و عەرزی بە خزمەتت دەکەم لەشکری و کاکەمیر و کاکە شێخ و شێخ فەرخ و خاتوونەستی و ئەو بەیتانەی واقەدی من ئەوانە لەوی فێر بووم بە تەواوی بەبێ وانێک، هیچ بیلامانێ عەیب و ئیرادێکیشیان لێ ناگرن، لە 100 جێی بێڵێم. ئەمما عومرەکەم ڕابواردووە، دەنگەکەم ساز نییە، دەنگەکەم نەماوە. بەڵێ کاسان، ئەتۆ پێت وایە کە فەرقی بینی بەیت و حەیران و لاوک چییە؟ ئەوانە چ فەرقێکیان پێکەوە هەیە؟ بۆچی بەیەکیان دەڵێن لاوک و بەیەکیان دەڵێن حەیران و بەیت؟ لاوک لاجەی منیە، لاوک بادی نییە، ئیمە سۆرانیە. ئیمە لە باتی لاوکی بادینان ئیمە حەیرانە. حەیران قامێکە نە پیر دەبێ نەقەتیش پیر بووە، دە زەمانێکی قەدیمدا حەیران کوتراوە. حەیران بەینی کیژ و کوڕان بووە، دەبینی ئیشقێدا بووە حەیران. پاشویش عازیزە و پاییزە و سوارۆ و ئایشەگوڵ و ترکانە و ئەوانەش، ئەوەش جوورە قامێکن، هەر یەکەی داستانێکیان هەیە بۆ خۆیان، هەر یەکەی بە داستانێکی کوتراون. ئەوانەش وردەقامی بەیتانن. زمانی قەدیم ئەوانە وردەقام بوون، دەنا وردەقامی دیکە نەبوون. قامی داوەتێش ئەوە بیلامانێ کوتراون ئی قەدیم، تەیرۆکەی گەرمێنێ و هەوای شەڕان و
ئەوانە کوتراون بۆ داوەتێ ئەوە خامی قەدیم من ئەگەر کوتراون بەڵێجا بەڵێ دەکرێشتا لەو کەسانەی کەوا بەنێوبانگن لەباری کوتنی بەیت و حەیران و لاوکەوە ئەوانەی کە بەنێوبانگن و ئێوە دەیان ناسن پێمان بناسێن جا ئەوی ئەگەر بیان ناسم نەماون ئەوانەیە ئەگە بەیت بێژی قەدیم بوون نەماون قەدیم ڕەحیم شاعر بووە ڕەحمان بەکر بووە مامە شێرە بووە مەجیدە گەڕوێ بووە عەرزی بە خزمەتت دەکەم ڕەحمان مەجید بووە ئەگەر لە سابڵاغێ ئەمری خوای کردووە عەوڵا گۆج بووە لە شارێرانی حاجی لێ حەمەدە ڕەشکەی بووە ئەوانە ئەوە بەیت بێژی قەدیم بوون بەڵێ ئەرزت بکەم بەسرزە بەوەی کە بەیت و حەیران و لاوک بەشێک لە ئەدەبی فەرهەنگی و فڵکلۆری وڵاتەکەمانە ئێوە بۆ خۆتان چ قسەیەک چ پەیامێکتان هەیە چ تەوسەیەکتان هەیە بۆ خەڵکی لەو بارەوە بۆەوەی کە پێتان وایە دەبێت چۆن ئەو بەیت و حەیرانانە هەروە بمێن و بیان پارێزی جا وەڵڵاهی ئەگەر لە من دەپرسی ئەمن پێم خۆشە هەر بمێننەوە و لەسەر زەبتی بن و ببنە بەیت و ببنە چاپ بکرێن و لە نێو کوردەواری بمێننەوە بۆ زەمانێکی قەدیم ئەوانە شوێنی باب و باپیری قەدیم ون نەبێ ئەمە ئەوەن دەوێ بەڵێ زۆر سپاس دەکەین سەرکەوت و سەربەرزبی